لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. السلام عليكم ورحمة الله. برزان خوشحال لوانەی 212 لەوانەکانی تەفسیری قورئانی پیرۆز بێمەوە خزمەتتان بە مەبەستی ڕەزامەندی خوای گەورە و هیوادارم ئێوەی ئازیز سوودی لێوە بگرن. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. يا أيها الذين آمنوا إذا تداينتم بدين إلى أجل مسمى فاكتبوه. بەڵێ خۆشەویستان، وەکو لە دووانێ ڕابردووش لە خزمەت ئەواتەدا بووین کە خوای گەورە سوبحانەهو وتەعالا باز لە قەرزدان دەکا کاتێکەوە کەسێک یاخود کەسانێک قەرز دەدەن بە کەسێک یاخود بە کەسانێکی تر لە بۆ کاتێکی دیاریکراو کە ئەسڵ وە قەرز کاتی دیاریکراوی هەبیتن پێویستە بنووسرێتەوە و خوای گەورە سوبحانەهو وتەعالا کە فەرمووی بنووسرێتەوە ئەوەی کەوا دەشینووسیتەوە کاتیبێکە بە عەدل دەنووسیتەوە و ئەوەی کەوا لە بۆی دەخینیتە ئەو کەسێکەوە حەقەکەی لەسرە ئەگەر بخۆی نەیتوانی ئەو کەسێکەوە سەرپەرشتیاری دەکاتن ئەویان لە بۆی دەخینیتەوە لە بۆ کاتبەکەی ئەویش دەنووسی و هەروە فەرمووی دوو شاهدیش لە نێوانتان هەبی، دوو شاهدی پیاو، ئەگەر دوو پیاو نەبن ئەوە پیاوێک و دوو ئافرەت، لەبەر ئەوەی وەکو فەرمووی لەبەرەوەی قەزێکە متعلقە بە پیاوان احتیمالی لە بیرچوون لەلایەن ئافرەتانەوە زیاترە لەو بابەتەی ئەگەر لە بیریان چۆ تاوەکو دوو ئافرەت بەرامبەر بە پیاوێک ئەوەی کەوا لە بیریان چوویتەوە بە بیر یەکتری بیننەوە. پاشان دەفەرمێ وەلا بەشوەدا و ئیذا ما دوعوا، کاتێکەوە شاهێدەکان بانگ دەکرێن با ئیمتناع نەکەن کەوا بێن ئەو شاهێدیە بدەن. ولا يأبى الشهداء با ڕەفزی نەکەنەوە کاتێک کە داوایان لێ دەکرێت بێن شاهێدی بدەن ڕەفزی نەکەنەوە. ئەو جۆکو دەفەرمی ولا يأبى الشهداء إذا ما دعوا کاتێکەوە بانگ دەکرێن لە بۆ یەکەوە ئەسڵەن وەکو زانان دەفەرمێن للتحمل والأداء، کەواتە کە بانگ دەکرێن یەکەم جار بۆ ئەوەی ئەسڵن ببنە شاهد لەسەر قەزەکە با ڕەفزی نەکەنەوە و دواتریش کاتێکەوە بانگ دەکرێن لە بۆی شاهێدیەکە بدەنەوە کە پێویست بکاتن دیسان ڕەفزی نەکەنەوە. ولا يأبى الشهداء إذا ما دعوا، کەواتە ئەسڵ وایە و کۆندێک دەزانن دەفەرمون واجبە، بەڵام زۆربەی زانان دەفەرمون نەخێر مەگەر کاتێک واجب دەبگە هیچ کەسێک لەوێ مەوجود نەبێت ئیلا ئەو کەسە نەبێتن دەبی هەر شاهد بی، واجبە لەسەر بەڕاستە و شاهێدە وەربگری و هەروها بیشی داتەوە هەر کاتێکەوە پێویست بی، ئەگەر نا ئەویان نا کەسێکی دیکە کەواتە دەبیتە فەرضی کیفایە. فەرضی کیفایە ئەگەر هیچ کەسێک ئامادە نەبی شاهێدی بدا هەمووی گوناهبار دەبن. لەبەرەوەی بەڕاستیەوە ژیانە خوای گەورەی دانایەکەوە ئێمە هەندێکمان کاروباری ئەوەی تریان بەڕێ بکەین و ڕایی بکەین و بە هەمومان پێکەوە کاروبارەکان بەو شێوەی دەستە پێش کەوا فعلاً عیلاقە و پەیوەندیمان لەگەڵ یەکتری هەبیتن. بە هەر حاڵ ولا يأبى الشهداء إذا ما دعوا، با ڕەفزی نەکەنەوە کاتێکەوە بانگ دەکرێن لەوەی کەوا شاهێدی وەربگرن و یاخود شاهێدیەکە بدەنەوە. لێرەدا هەندێک دەزانان با بڕێن لە تەفسیل ئەو بابەتە دەڵێن باشە ئەگەر کەسێک لە بۆ وەرگرتنی ئەو شاهدەی مەسلحەتەکی دەبی بەجیبێری و یاخود لە بۆ وەرگرتنی ئەو شاهدەی داوای لێ دەکەن لە منطقەیەک بستە منطقەیەکی دیکە لە بۆ وەرگرتنی شاهدەکەی و بابنی بێتە شاهد و هەروەها یاخود لە بۆ ئەداکردنی ئەو شاهدەیەی لە بۆ جاری دواترێ. لەو حاڵەتەی لە بۆی هەیە داوای مقابلێک بکاکەوە بوویتە شاهد لەسەر ئەو قەزیە، دەڵێن بەڵێ بەنسبەت شاهدەکان و هەروەها بەنسبەت کاتیبەکەش کاتێکەوە بانجی دەکەن لە بۆی کەوا بنووسیتەوە ئەوەی کەوا شاهێدی بداتن لەبەرەوەی مەسلحەتێکی بەجێ هێشتێ لەبەر ئەوەی کەوا لەسەر حسابی ئیش و کاری خۆیتی لەبەر ئەوەی ئوجرەی هەیە لەبەر ئەوەی جاری وا هەیە وەکو معلومە ئێستا لە مەحاکمی خۆمان لە بۆ قەزیەیەکی دەچی بانگت دەکەن ئەتو لە سبەینەوە دەبی لەوێت چاوەڕە بکەی هەتا ئاخیری دەوام ئەوجە بانگت دەکەن ئێوە تو مەسلحەتت لەسەردانە ئەتو تووشی مەشەقەت بووی تووشی زەحمەتی بووی. لەو حاڵەتێ ئایا ئەو کەسێکەوە داوای لێ دەکرێت کە کاتبە و یاخود کە شاهێدە لە بۆ هەیە داوای ئوجرە بکە، زانایان دەفەرموون بە تایبەتی وەکو ئیبن تەیمیە ڕەحمەتی خوای لێ لە سیاسەی شەرعی دەڵێ بەڵێ لە بۆی هەیە داوای مقابلێک بکە مقابل بۆی کەوا ئەو تەکلیفیان لێ کردیە. ولا يأبى الشهداء إذا ما دعوا ولا تسأموا أن تكتبوه صغيرا أو كبيرا إلى أجل. ولا تسأموا کەواتە وەڕەز مەبن لەوەی کەوا بڵێن ئەوە چی هەموو جار هەردەر بنووسینەوە ئەو قەدە مقدارێکی کەمە
یاخود مقدارێکی وهانیەکەوە نووسینەوەی پێویست خۆی دەفەرمێ وەلا تەسئەموا بێزاری دەرمەبڕن بێزاری دەرمەبڕن لەسەر ئەوەی کەوە بینسونەوە لەبەر ئەوەی وەکو زانان دەفەرمون ئەگەر مەسەلە قەردەکە مقداری کەمە یاخود با بڵێن لەو مستەوای دانی ئەتوو پێ دوای پێویست بە نووسینەوە بیتن ئەگەر کەسێک پارێزگای لەسەر کەم نەکا پارێزگای لەسەر زۆرش ناکە خۆی گەورە فێرمان بکە زەبتی ئومورمان بکەن ئوموری دنیامان کاروبارەکانمان بەڕێکی بستەڕندوێ نەوەک بە فەوزا کەواتە ئەگەر شتێک ئەتوو بە کەمیەکەی پارێزگای لەسەر نەکەی ئەوە بە تەئکید سەبر دێت پارێزگای لەسەر شتی گەورەش ناکەی لە پاشان دەفەرمی ولا تەسئەموا ئەن تەکتوبوا الصَّغِيرَ أَوْ الْكَبِيرَ ذَلِكُمْ أَقْسَطُ عِندَ الله ئەوزە خۆی گەورە لێرە چەند حکمەتێک باز دەکات لە نووسینەوەی ئەو قەرزە کەوا بێزاری دەرمەبڕن لە بۆ نووسینەوە ئەگەر کەمیش بیتن ذلكم أقسط عند الله پیش هەموو شتێک ئەوە لای خی گەورە لای پەروەردگار سبحانه وتعالى ئەوە عەدالەتترە خی گەورەش عەدالەتی خۆش دەوێت إن الله يحب المقسطين الله سبحانه وتعالى کەسانێکی عادلی خۆش دەوێت و هەروها ئەو شتەش کە مادام عەدالەت لەوەیدا کە بنووسرێتەوە کەواتە ئەو شتە خۆشەویستە لای خوا مادام خۆشەویستە لای خوا پێویستە ئەمە بێزار دەرنەبڕین لە نووسینەوەی پێمان ناخۆش نەبیکەوە کەم بیان زۆر با بنووسرێتەوە ذلكم أقسط عند الله وأقوم للشهادة و هەروها نووسینەوەی ئەو شتە ئەگەر کچکەش بی مقداری قەردەکە کچکەش بی کەمیش بی ئەوە زیاتر سەهلترە لە بۆ ئەوەی کەوا شاهێدیەکان ئەو شاهێدانەی کەوا شاهدن لەسەر قەزێکی کەواتە ئەگەر بڵێن بەس شاهدی لەسەر دەگرین نانووسینەوە نووسینەوەی باشترە لە بۆی کەوا شاهێدیەکەش پارێزراوتر بی شاهدیەکەش پارێزراوتر بیتن لەبەرەوەی جاری وا هەیە شاهێدیش بەشەرە لە فکری دەستەوە ئەگەر دوو کەسیش بن ئەگەر پیاوێک و دوو ئافرەتیش بن لەوانەیە هەمویان لەبەرەوەی مڕۆری وەختێکی زۆری بەسەردا ڕۆیشتە لەوانەیە ببتە مای لەبەر کەواتە لێ وەکو زانان دەفەرمون ئەگەر شاهێدێک داوای لێکرا لە بۆ ئەوی کەوا ببتە شاهێد لەسەر قەرزێکدا ئەو لە بۆی هەیە داوا بکە کاکە بینووسنەوە لەبەرەوەی نووسینەوەکە باشترە لە بۆ ئەوی کەوا لە بۆ شاهێدی ئێمەش باشترە کەواتە وأقم للشهادة لە بۆ بەردەوامبوونی شاهێدیەکەش هەر نووسینەوەکەی باشترە وأدنى ألا ترتابوا و هەروها بەڕاستی نووسینەوەی عەقدیش باشترە لە بۆ ئەوەی نزیکترە لەوەی کەوا شەک و گومان لە یەکتری پەیدا نەکەن بەڕاستی ئەسڵا ئێمە لە هەموو ژیانی ڕۆژانەماندا ئەو شتانێک کەوا دەبێتە مای شەک و گومان لە یەکتری بکەین هەمووی وەلا بدەین لەبەرەوەی بەڕاست شەیتان لەو دەرگای لێ دێتە ژۆرێ نەفسی ئەمارە بیسوء دائما وا دەکات گومانی خراپ بە یەکتر بکەین ئەسڵ وایە ئێمە دائما گومانی باش بە یەکتر ببین گومانی باش بە یەکتر ببین کەواتە لە بۆی کەوا لەسەر ئەو گومانە باشە بە یەکتر بردن بەردەوام بین شتێکی وا نەکەین کەوا مایەی شەک و گومان بی کەواتە ئەگەر بینووسیەوە شەک و مەجال ئەوەی نامێنی کەوا شەک و گومان لە یەکتری بکەین ئەم دەڵێم 10,000 دایتو ناوەڵە 9,000 بوو 10,000 نەبوو بەڵام ئەگەر نووسرابیتەوە هیچ کەس ناتوان شەک و گومان لە مقابلەکەی بکاتن کەواتە نووسینەوەی لۆ هەندێ باشترە کەوا شەک و گومان لە یەکتری نەکەن وأدنى ألا ترتابوا إلا أن تكون تجارة حاضرة تديرونها بينك فليس عليكم جناح ألا تكتبوها إلا مقار تجارتك كوا حاضرة يعني أتو باركي دايش تكدداته تديرونها لبين خوتا إداري دكن لو حالتي جناحتان ناقاتي أجر نينو سن بلام ديسان وأشهدوا إذا تبايعتم ديسان شاهدي بدن كاتك وأكرين فروشنا لواني يكتري دكن شاهدی بدەن کەواتە شاهد هەر هەبی ئەگەر نووسینەوەش نابی با شاهد هەر هەبی ئەگەر چی ئەوە بە قەرزیش نییە معاملەیەکە لەگەڵ یەکتری دەکەن ئەتوو فلانەشتی لەویت کە دەکرد بەڵام ئەگەر ناشنووسنەوە با شاهد هەر لە نێوانتان هەبیتن شاهد بە تایبەتی ئەوانەی کە ئەو با بڵێن کڕین و فرۆشتنەکەوە مقدارێکی زۆر پارەی تێدەچی یاخود کالایەکە و شتەکە زۆر بە قیمەتە ئەگەر چی نووسینەوەش نییە با شاهدي هرهبي وأشهدوا إذا تبايعتم ولا يضار كاتم ولا شيء ليردا وأشهدوا إذا تبايعتم ليردا أجر نشتا نسيو با شاهدي أو لير تساهلك لبروي إخوائي قول سبحانه وتعالى أو دينين ناردية أو شريعتنا الشريعة واقعية زور تكليف ومشقتي لسر ما دروسنا كأخوي جور سبحانه وتعالى كواتل معاملات روزانة ما كرين وفروشن أتباري دي إيشان اشتكدداته مش نسنو قيدناك برام شاهدي هل بين تان هبي شاهدي لبين تان هبيتن برام أوش ديار يعني
وەکو نووسینەوەکە و هەروها وەکو شاهدیەکەش کە لە نێوانتان هەبیتن ئەوەش هەر لە بابی احتیاتە واجب نییە بە بەڵگەی ئەوەی کە پێغەمبەر صلی الله عليه وسلم شتی کڕیە نەشی نووسیتەوە شاهێدیشی دانە نایە کەواتە ئەوەشیان هەر لە بۆ سنەتە و مەندوبە لە بۆی کەوا ئیشکارەکان بۆ شێ بسن بەڵام باشتر وایە بکرێ نابی بالکلی بابن وەکو زانان دەفەرمین بالکلیە بە تەواوەتی واز لەو قەزیە بن نە مەندوب وایە چاکتر وایە بە تایبەتی لەو شتانی کەوا قەدر و قیمەتیان زۆرە ئەوە قەردەکە وەکو گوتمان بە تایبەتی کەوا مقداری زۆرە ئەوە ئاگادارن هەر بنووسرێتەوە باشە دوو شاهدیش لەسەر هەبی ئەگەر تەعاملی ڕۆژانە و کڕین و فرۆشتنیشە نەشنووسرێتەوە خوای گەورە دەفەرمی بە شاهد هەبی بە تایبەتی وەکو گوتمان ئەگەر قەدر و قیمەتی زۆرە ئەو شتە هەر بنووسرێتەوە باشە ئەگەر ناش با شاهد هەر هەبیتن ئەگەر هیچ شیان نەبی وەکو لە ئاتکەی تواترێ دێتن بەڕاستی واجب نییە بەڵکو مەندوبە لە بۆ زەبتی ئیش و کارەکانتان زۆر ئەوها باشترە واشهدوا إذا تبعتم ولا يضار كاتب ولا شهيد أو زاخواي قرد فرمي ولا يضار كاتب ولا شهيد نكاتبك ونا شاهد كانش نابي زرر من بن أو زرر دفن ولا يضار نابي زرر من ببن كواتا نأوان زرر لا أو دو كسي بدن كوا عقدكي لنيوانيان دكان كواتا تشاهد كان بي تكاتبك بي نا دوو کەسەکەی کەوا عەقدەکەی دەکەن نابی زەرەر لە کاتبەکە و لە شاهدەکان بدەن کەواتە وەکو خوای پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرمی لا ضرر ولا ضرار بەڕاستی نابی ئەسڵ وا لە مسلمان ئەوەیە نە زەرەر لە کەس بدات نە زەرەر لە خۆشی بدرێتن و بە تایبەتی ئەو دوو کەسە کە کاتب و شاهدەکانن ولا يضار كاتب ولا شهيد أصل أو دو كسا ياخذ أو سي كسا تكدو شاهدة وكاتبك زرر يعني لندرة وكو باس ماكر كوالبو أنه داواي مقابلش بكن لبروي مصلحة خوان بزيشته لسر أوي كوا هاتين لبو أو نسينا وياخذ هاتين لبو شاهدانا باشان دفرمي وإن تفعلوا فإنه فسوق بكم وإن تفعلوا فإنه فسوق بكم كواتا أجر شتشي واج بكن كوا زرل لمقابل كيبدان وإن تفعلوا فإنه فسوق بكم كواتا أجر كسيك بيه زرل لمقابل كيبدا أو ذا كاتبك زرل لا متعاقد كينا بابن لو دو كسيك كوا عقد لنوانيا زرل يعني ليبدا وياخذ دو شاهدك يعني الزرر يقلو دو طرفي بدن وياخذ ببيت سوانوا صاحب قردك ياخذ قرضدارك بزرر لكاتبك ياخذ لشاهدك بداتا فإنه فسوق منكم براسه وجناه درسون لسنور جناه درسون لسنور آقادار بن كواتا پێویستە ئێمە ئاگادار بین لە تەعامل ڕۆژانە تووشی فسوق نێ تووشی دەرچوون نێن لە سنوورەکانی خوای گەورە سبحانه وتعالى واتقوا الله ويعلمكم الله زاخواي گەورە دەفەرمیتن لە خوای بترسێن واتقوا الله دیسانش تأکید دەکاتەوە لەبەرەوەی جێبەجێکردنی هەموو ناوەڕۆکی ئەو ئاەتە و باقی ئاەتەکانی دیکە لە سەرچیەوە بەندە بەڵێ هەموو دنیا ئەگەر نیوە بە نیوە ببتە شۆرتە لەسەر نیوەکەی دیکە ئەگەر کەسێک بێ فرتوفێڵ بکە با هەندێک هەر دەیکا بەڵام ئەوەی کەوا زامنی جێبەجێکردنی فعلی ئەو ئەحکامانەیە چییە تەقوای خوایە سبحانه وتعالى ئیتر ئەو کەسێک کە لەخوا بترسی ئەگەر هیچ کەسێک لەسەری نەبی هەست بە مراقەبەی خوا دەکا کەواتە لێ واتقوا الله لەخوا بترسێن فەرمانەکان جێبەجێ خۆتان لە قەدەغکرا و لە فسوقەکان بپارێزن واتقوا الله ويعلمكم الله سبحانه وتعالى فێرتان دەکا ويعلمكم الله لێرەدا زۆرێک لەوانەی کە باز لەو بەشە ئاەتە دەکەن واتقوا الله ويعلمكم الله بەتایبەتی ئەوانەی مەشرەب سۆفی دەڵێن واتقوا الله ويعلمكم ئەگەر تەقوات هەبی خوا فێرت دەکا طبعا لێرەدا مانایەکەی وانە لەبەرەوەی واو لێرەدا واوی عەطفە دیارە واوی عەطفش لە نێوان دوو شتی متەغایرە کەواتە واتقوا الله ئەوە جوملەکە ويعلمكم الله ئەو جوملەیەش کێیە بە واوی عەطف لە نێوانیاندا هەیە کەواتە تەقوای خوای بکەن و بزانن کە خوایە فێرتان دەکا سبحانه وتعالى ويعلمكم الله خوایە فێرتان دەکا کاتێکەوە قەرز بدەنە یەکتری بەو شێوەی بنووسنەوە بەو شێوە و بەو تەرتیبات و بەو تەفسیلاتێکەوە لێرەدا باسی کرد خوایە فێرتان دەکا وزە لێرەدا وەکو گوتمان ئەوەی کەوا دەیکەنە بەڵگە لەسەر ئەگەر تەقوای خوای بکەی خوا فێرە دەکا نەخێر ئەوە بەڵگە نیە لەسەری بەڵکو
فێربوون خی گەورە سنەتی وا دانایە بەوەیکەوە تعليم إنما العلم بالتعلم وكل حديث داهاتي إنما العلم بالتعلم كواتب راستي أجر كسك ديوه فيربي بتسيا بخو فير كردنا كواتا إنما العلم بالتعلم دتوا فلان علمي شرعي فيربي أو تمصادره أو تمام مصلحة يبر الخدمة دان الشو برو فلان كتاب بخينه خواي جورس سبحانه وتعالى فيرتان دكاتن بلام نتيجة علم أويك وعلمي صحيح أويك وعملي بيبك كعملت بيكر أو ذات تقوى دروز دبي أو ذات تقوى كواتب أخوي ترتيبك وعلم وعمل وتقوى علم وعمل وتقوى وكل وأنا كان رابط جباس مع كل تفسير واتي كخواي سبحانه وتعالى واتقوا يوما ترجعون فيه إلى الله كقلت ما كوتاء آت برأي زوبع علماء كوتاء آت دابزيا لبو بيغم صلى الله عليه وسلم لباش وتسان روجك ما وزوفاتي فرموه كواتا أو قرآني بإقراء دست بكري بتقوى كواتا بيوستا إقراء علم كوا إقراء براستي مفتاح كليلي فيربونا إقراء علم برو تقوى ببا نكبة بيسوان تقوى برو علم ببا نخير سنة خواهي قولوا علم برو تقوى دبا أو علم كاتك كارت بيكر أو زدبيت التقوى لأخوات ترساني شي راس تقينا كواتا أوش وكو ملاحظيك بيوستا آقامان ليبي والله بكل شيء عليم وبالزانا الله سبحانه وتعالى بهموش تيق آقادارة والله بكل شيء عليم خواهي قول بهموش تيق آقادارة كواتا ديسانش تأكيد لسروي ذكرته براستي ضمانتي زيبا زي كردني همو أحكام كان أو سواء أو أحكام المتعلقة ببيني تو بندكاني خوا خد ببيني تو لقل الله سبحانه وتعالى بزان كخوا بي آقادارة خوا آقادارة بويلنا ودلتا بنيتكت بهرسكوتكت كواتب وشوي تعاملك كخوا بي آقادارة آقاد ليبي ميل نكي آقاد ليبي محاولي فرتو فيرو خداع نكي لبري خوا بي آقادارة كخواش بي آقادارة واتم معرض لويك وخوا يقول حساب لقلبك كخوا يقول حساب لقلب كردي معرض لويك اگر میل و ظلم و غدر و خیانت کردی کوا خوای گور عذاب ده خوا پنامه بده ایتر بوشوی خوای گور سبحانه وتعالى وکو درشترین آیات لقرآن پیروز درباره قرض بوشوی باز دکه دیار لآتکی دواتریش حالتش استثناء لو حالت باز دکاتن که ان شاء الله تعالى لواني داهات دين وخزمتي وباسي دكين وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين وآخر دعوانا الحمد لله رب العالمين. لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون